بەڵێ خۆی بەداخەوە ئەوەی کە مامۆستا باسی کرد یعنی یەکێک لە خەلەکانمانەوەی کە سیستمی سیاسەکەمان کێشەی گەورە و جدی تێدا یعنی ئەگەر جەناب و سەیریکەی لە دوایەوەی کە سەرۆکی حکوومەت باسیەوە کات کە 27 ملیار دلار قەرزارە هەوڵ شیکاری زۆر کراوە هەندێکی بوون بە محامی خۆبەخش بۆ سەرۆکی حکوومەت ناوی قەرزەکانیان گۆڕی بە ئیلتیزامات بە ناقانونی بە هەر شتێکە گۆڕانکاریان کردەوە و دواتر نووسنگەی سەرۆکی حکوومەتیش سوپاسیانی کرد ئەوەی کە ئێمە دەیبینین سەرۆکی حکوومەت دوای 3-4 ڕۆژ لە وتارەکەی ئەڵێت ئێمە بۆ ئەوەی راپۆرتێکی وردمان هەبێت لەسەر ئەم 27 ملیار دلارە داوامان لە بەڕێوەبەرایەتی بەڕێوەبردننی قەرزەکانی هەرێم کردووە کە راپۆرتێکی ورد ئامادە بکات بۆ ڕای گشتی و بۆ پەرلەمان یعنی تا ئەو کاتێک کە سەرۆکی حکوومەت قسەی کردووە بەڕێزیان راپۆرتی وردی نەبووە لەسەر قەرزەکان یعنی بەپێی ڕوونکردنەوەکەی نووسنگەی سەرۆکی حکوومەت ئاماژە بۆەکات و بانکردنی سەرۆکی حکوومەت یعنی ئێمە ئەمڕۆ من دەستخۆشی لە ئەندام پەرلەمانی ئەوانی ئۆپۆزیسیۆنەکەین کە یادداشتیان کردووە بۆ بانگێشکردنی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی بەڵام لێرە نقطەیەکەیە یعنی تۆ با من باسی جێگری سەرۆکی حکوومەت نەکەم باسی وەزیری دارایی بکەم تۆ سەرۆکی حکوومەت هاتووە باسی واکات کە 27 ملیار دلار قەرزارە پێویست بەوە ناکات تۆ پێویستەکە سەرۆکی حکوومەت بێتە بینای پەرلەمان و لەناو پەرلەمانە هەموو ئەو داتا و بەڵگانەی کە لایەتی ڕوونی کاتەوە قەنەعات بە پەرلەمانتارە دڵسۆزەکان لە هەموو فراکسیۆنە جیاوازەکان و ڕای گشتی بکات کە ئەمەندە قەرزارە و دواتر بەڕاستی پێویستی ناکرد یعنی ئێستا ئێمە پەرلەمانەوە تقریباً لە حدەی حوتەوە متمانی داوا بم حکوومەتە بە سەرۆکی حکوومەت و بە جێگر و بە وەزیرەکانەوە تاکو ئێستا سەرۆکی حکوومەت نەهاتووە بەم هەموو قەیرانە تێپەڕین بە قەیرانی کۆرۆنا تێپەڕین بە قەیرانی داوەزینی نەخێر غەڵەتە لەو سیستەمەی کە ئەو سیستەمەی کە ئێستا دروست بوو لەناو حکومڕانی هەرێمی کوردستانە سیستەمێکی زۆرینە دروست بووەوە ئێستا بووە بە خەبەر یعنی معقول نییە لە هەموو وڵاتانی دنیا و لە وڵاتێکی کە زۆر نزیکەوە ئێمە سەر بە وڵاتین عێراقە ئامادەبوونی سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر بە ئاسانی دێتە ناو پەرلەمان و پەرلەمانتاران ڕوونکردنەوەیدا و شەرعێتەدا بە بۆی کە خۆیان دەنگیان سەرۆکی حکوومەت بۆ جێگرەکەی دەست پێشخەرینەکە باو بێتە پەرلەمان من لەگەڵەوە هەموو بەرپرسێکی حکوومەت هەموو بەرپرسێکی حکوومەت لە وەزیرەوە کە متمانیان لە پەرلەمان وەرگرتووە بە تایبەتیوانەی کە متمانیان لە پەرلەمان وەرگرتووە و پەرلەمان ئەرکی پێ سپاردوون لە ئەمانە بێنە بەردەم پەرلەمان هەر پێویستیە کە حکوومەت کە هەفتانە مانگانە سەردانی پەرلەمان کرد لە دانیشتەکانە ئامادە بن خۆمە بەبێ پەیڕە و داوا تایدا لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئاماژە بووە کراوە کە دەتوانێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر ئێمەش بانگێشتی نەکەین ئەگەر پەرلەمانتاران بانگێشتی نەکەن خۆی دەتوانین لەسەر بابەتێک کە پەیوەست بێەوە گۆڕانکاریەکی گەورە بێت لە ناو هەرێما ڕووبایان مۆزوعێکی عام و گشتی بێت دەتوانێت داوای جەلسە بکات و کۆبوونەی پەرلەمان بکات بۆ ڕوونکردنەوە و بۆیە هاتنی سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیرەکان و وەزیری دارایی و هەموو وەزیرەکان ئەمە متمانەیە بۆ ئەوەی کە خۆیان شەرعێت بۆ ئەو موئەسەساتانەی کە لە هەرێمی کوردستانە و موئەسەسەی پەرلەمان کە باڵاترین دەستگای چاودێریکردنەوە شەرعی تەنها دەستگای شەرعیە وڵاتەیە کە لەلایەن گەلەوە هەڵبژێراوە یعنی بۆیە بێڕۆڵکردنی پەرلەمان لەوەدایە کە حکوومەت لەو کاتێک کە پێویستی پێ پرۆژەیەک کە پێویستەکات هاوکار بێ بۆیان دێنە پەرلەمان بەڵام بۆ قەزەیەکی وە دروست بوو خۆی سەرۆکی حکوومەت بەهاتاتە ناو پەرلەمان نەک بۆی کە بڵێمە راپۆرتێکە دێن بە پەرلەمانی باشە بە سوارد بە مەسەلەی دۆسیەی نەوت ئەوەی کە مەسەلەن بۆی فرۆشینەوە توی ئێستا ڕەنگە ئەو ئەگەر قەرزدار بێت و پاشکەوتی موچە لە هەرێم سەپێنرا بۆی دوایەوەی کەنەوت سەر بەخۆی فرۆشرا تۆ بڕیاردەری لیژنی سامانە سروشتەکانی دەکرێت پێمان بڵێ ئەو سەرۆکی حکوومەت بە پێی قسەی سەرۆکی حکوومەت لە سەدا چنی داهاتینەوە دێتە وەزارەتی دارایی ئەی لە سەدا شەڵستەکەی دیکە چی لێ دەکرێت خۆی کێشەکە لەوەدایە کاک نەگەرمە سەیری بکەین ئەگەر یارمەتیم بێ باسی داهاتی نەوت بووەکەم بۆی باسی قەرزەکانیش بکەین بە کورتی بێ بەس ینی چەند دقەیەک بێتێ سپاس دەکەم ئێمە لە ساڵی 2023 بۆ 2007
2,955,000 بەرمیل نەوتمان فرۆشتووە داهاتەکەی بریتی بووە لە 2,85 ملیۆن دلار باشە لە 2007 بۆ 2013 272,546,000 بەرمیل نەوت بەرهەم هێنراوە و لەگەڵ لەوە داهاتەکەی 9 ملیار دلار بووە 9 ملیار و 714 ملیۆن دلار بووە و خۆناخیش حاڵەتی کەمان هەیە کە ناوەندرێت ئابووری سەربەخۆوە ئەو لە ساڵی 2014 دەست پێکا کە پەیوەستە بەوەی کە بودجە هەرێمی کوردستان بڕاوە ئەومان کرد کە بە بۆری و بە شێوەی سەربەخۆ فرۆشتمان ئێمە لە ساڵی 2014ەوە داهاتی هەرێم لە 9 تا 2 ملیار و 770 ملیۆن دلار بووە لە ساڵی 2015دا هەرێم 9 ملیار و 576 ملیۆن دلار بووە عفوم کە لە داهاتی 2015 5 ملیاری 5 ملیار و 243 ملیۆن دلاری لە داهاتی نەوت بووە ئەو 3 ملیارەیەکی کە پەیوەست بە داهاتی ناوخۆیەوە لە ساڵی 2016 داهاتی نەوت 5 ملیار و 735 ملیۆن بووە و ساڵی 2017 7 ملیار و 729 ملیۆن دلار بووە و لە چارەکی یەکەمی ساڵی 2018دا تەنها 2 ملیار دلار داهاتمان هەبووە و لە ساڵی 2019 بەپێی دوایین راپۆرتی دیلۆیت باستەوەکە کە 8 ملیار و 349 ملیۆن دلار داهاتمان هەبووە باش ئەمە جگەلەوەی لە 2003 بۆ 2005 هاوکاریمان بوو لە ساڵی 2005 بۆ 2014 ئێمە بڕی 1 تریلیۆن و 200 ملیار دینار مانگانەمان بۆ هاتووە لە بەغدادی دارایی پێش پەرلەمانی عێراق وتی 108 ملیار دلار هاتووە لە 2005 تا 2014 ئەمە بۆی کە یعنی داهاتەکان ڕوون بێەوە دواتر ئێمە بە پێی قسەی بەڕێز سەرۆکی حکومەت و سەرۆکایەتی دیوان لە ساڵی 2019دا داهاتی ناوخۆیی نزیک بۆتەوە لە 150 ملیۆن دلار و گەیاندویانەتە 300 ملیۆن دلار و لەگەڵ ئەوەشدا لە سەرەتای دروستبوونی شەڕی داعشەوە ئێمە لە 2014ەوە مانگانە 21 ملیۆن دلارمان لە ئەمریکا هاوپەیمانان وەرگرتووە ئەم هەموو داهاتی کە جەناب باسێکەی لە بەرامبەریشدا لە ماوەیەکی زۆری ئێمە پاشەکەوتی موچەنگ کرا و نزیکەی دەمان موچەش تەخیر بوولەوە ئەمانە بە هەموو ئەم داهاتانی کاتۆتە هەرێمی کوردستانەوە قەرزە دوایی لەسەر ئەوەی کە بۆچی دوایی دەکرێن وڵات بە حەقیقی دکتۆری نەخۆین دکتۆر